بۆ قسەکردن لەسەر ئەم سەردانەی سەرۆکی هەنگاریە بۆ عێراق و هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار جاف سەرۆکی ئینستیتوتی نێودەوڵەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەڕێزیان لە ئەلبانیاوە لەگەڵمانە لە ڕێگەی سکایپەوە. دکتۆر سڵاو لەبێت هاتن و یاخود سەردانی سەرۆکی هەنگاریە بۆ عێراق و هەرێمی کوردستان چۆن دەخوێنیتەوە؟ ئێوارەتان باشتر. هاتنی سەرۆکی هەنگاریە بۆ هەولێر شتێکی زۆر گرنگە، چونکە ئەمە دانپێنانە بە گرنگی هەرێمی کوردستان بۆ ئاسایش و ئارامی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێکەوە ژیانی هەروەها موسڵمانان و کریستیانەکان و یەزیدیەکان لێرە زۆر گرنگە ئەوەش بڵین کە کاتەڵین نۆڤاک بە ئاینی ئەو کالڤینیستە، ئەو کالڤینیستیانە 11% هەنگاریە. کالڤینیستەکان وەختی خۆی پێش 300-400 ساڵ نەفسی شت لەبەر زوڵمی بڵین ڤاتیکان و کەنیسەی کاسولیکی ئەو وەختە زۆر لە ژێر پاراستنی عوسمانیەکان هەدەبوون. باشە، ئەم سەردانە وەکەوەی کە باسی لێوەکرا گرنگیشی تایبەتی هەبووە، تۆش باس کرد کە تا چەندە گرنگە. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت هەڵسو و کەوت تەعامل لەگەڵ ئەم جۆرە سەردانانە بکات؟ چی بکات لە ماوەکانی داهاتوودا؟ هەنگاریە وڵاتێکی زۆر گرنگە لە ناو یەکێتی ئەوروپا، وەکو ئەندامی یەکێتی ئەوروپا، وەکو ئەندامی ناتۆ، وەکو ئەندامی منەظەمەی OECD. هەروەها ئەتوانین ئەوە بڵین کە هەنگاریە سیاسەتی زۆر سەربەخۆی هەیە لە ناو یەکێتی ئەوروپادا، هەتا وەکو ئێستا یەکەمین دەوڵەتە لە ناو یەکێتی ئەوروپا، لە ناو ئەو 28 دەوڵەتە کە ناوێت هیچ شتێک بە گۆشەگیری و سادانی رووسیا. لەبەر ئەوە ئەوێ پیشان بدات کە هەموو شتێک بە گفتوگۆ ئەبێ بڕێەوە، هەموو شتێک نابێت بە شێوەیەکی تون لەگەڵ لەناو سیاسەتی نێودەوڵەتی. لەبەرەوەی کە ئەوان سیاسەتی دەرەوەیان لەسەر 4 بنەما هەیە: ئەویش هاوکاری ئەتلسی، یەکگرتنی ئەوروپا، گەشتپێدانی نێودەوڵەتی. ئەو گەشتپێدانی نێودەوڵەتیە زۆر گرنگە کە ئابووری هەنگاریە زۆر پێشبڕکێ و هەروەها لە زۆر شوێن بڵین وەکو لە مەسەر، سعودیە، لەوێ کۆڵی استیسماراتی خۆیان هەیە. بەڵێ، سەرۆکی وڵاتێکی وەکو هەنگاریە و ئەندام لە یەکێتی ئەوروپا کاتێک باسی ڕۆڵی پێشمەرگە دەکات لە بەرەنگاربوونەوە لە دژی تیرۆر شەڕ دەکات، ئەمە مانای چ دەگەێنێت؟ ئەمە مانایەکی دا وەکو لە پێشەکیە وتم، ئەمە دانپێنانە بە گرنگی هەرێمی کوردستان. وەکوڵێ هەرێمی کوردستان لێرە دەورێکی گەورەی هەبووە، ئێستا زیاتر لە ئەوروپا باسی ئەو دەورە گەورەی هەرێمی کوردستان ئەکرێت، چونکە وەکو ئەزانین لە پێشەکیدا هەموو شتێک ئەوە بوو کە هاوپەیمانان ئەم شڕیان بردەوە لەگەڵ داعش. بەڵام کە ڕاستی دەوێت گەورەترین سەرکەوتنی هاوپەیمانی دەوڵەتی لە ناو کوردستان بوو بە هاوکاری پێشمەرگە. ئەگەر بەبێ پێشمەرگە بۆ زۆر زەحمەت بوو کە ئەم شەڕە تەواو بێت، وەکو دیمان هەتا ئێستا لە ناو سووریا تەواو نەبووە. باشە، جارێکی دیکە هەر لە ڕوانگەی سەرۆکی هەنگاریاوە، ینی کاتێک کە دەڵێت هەرێمی کوردستان شوێنێکی گونجاو و باش و سەرکەوتووە لە پێکەوە ژیان لێرە، ئەنی ئەمە لە دیدی سەرۆکێکەوە پاشان بگوازرێتەوە بۆ بەرچاوی هەموو دنیا، ئەمە چۆن لێک دەدرێتەوە؟ لام وایە ئەمە یەکەمین جارە کە بڵین مەسئولێکی هەنگاری لە هی هەنگاریە کە ئەم شتە بڵێ. لە ساڵی ڕابردوودا و لە ساڵانی ڕابردوودا سەرۆک وەزیرانی هەنگاریە و سەرۆکی هەنگاریە زۆر گلەییان نەکرد لە بڵین لە ئازادی ئاینی لە زۆر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەتا وەکو ئێستا مەتحی کەسیان نەکردووە. بەڵام ئیمڕۆ وەکو دیمان هەموو جوانترین شتیان دیان بە چاوی خۆیان هەرێمی کوردستان کۆمەڵ ئاینیەکان وەکو یەزیدی، وەکو کریستیان چی مافێکیان هەیە، وەکو مافەکانی مافی موسڵمان هەموو شتێکیان پێی دراوە. ئەمەیش وەکوڵی لەو ئایرانەی کە ئەوروپا ڕێزی لێکرێت، معنای وایە کە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتووە و ئەتوانین وەکو لە ڕێزی دەوڵەتەکانی ئەوروپان یەکی. باشە کەواتە هەر لە ژێر ڕۆشنایی ئەم قسانەی بەڕێستان پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و هەنگاریە لە داهاتوودا چۆن دەبێت؟ چی لێ دێت؟ زۆر گرنگە کە هەرێمی کوردستان ئیسفادەیەک بکات لەو بڵین لە تەجروبەی هەنگاریە، چکە وەکو ئەزانین هەنگاریە پێش 30 ساڵ وڵاتێکی زۆر دواکەوتوو بوو کە ناو نیزامێکی بڵین حکومێکی شیوعیدا بوو. ئێستا کۆمپانیەکانی مەسەن کۆمپانیای مۆڵ بڵین کە کۆمپانیەکی نەوتە لە 10 وڵاتە
ئامادەن ئەوەی زۆر گرنگە مەسەن کۆمپانیایکی وەکو مۆڵ بێت کە ببێت بڵین بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەروەها تەجروبەی هەنگاریە زۆر گرنگە لە چەند وڵاتێکی عەرەبیدا بۆ دروستکردنی هێڵی شەمەندەفەر ئێستەیەکی کە لەو پرۆژە گرنگەکانی کە ئەوروپا و لە ئەوروپادا هەیە لە بەیەکە ئەکرێت ئێستا هێڵی شەمەندەفەری ساڵۆنیکە لە یۆنانەوە هەتاوەکو بوودا ئەم شتانە زۆر گرنگە کە لەناو کوردستان جارێکی تر و جارێکی تر لە کوردستان سەیری ئەو لایەنەیش بکەن کە وەکۆڵی ئیستیفادەی بکەن لە پەیوەندیەک ئابووریەکان لەگەڵ هەنگار. بەڵێ بەڕێز دکتۆر بەختیار جاف سەرۆکی ئینستیتوتی نێودەوڵەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوپاس بۆ تۆ لە ئەلبانیاوە لەگەڵمان بووی ماندوومان کردی دکتۆر.